لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بایەخێکی زۆر بەکەرتی گواستنەوە و ڕێگەبانەکان دراوە ئامانج لە چاکردن و بەدووسایدکردنی ڕێگە سەرەکیەکانی نێوان شارەکان بووە بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ دو هەنگاویش بۆ کەمکردنەوەی ڕووداوەکان و پاراستنی گیانی هاوڵاتیان دانانی کامێرای خاڵ بۆ خاڵ بوو لە شەقامە گشتەکان دەمانەوێت بزانین دانانی کامێرەکان گەیشتوت بە چ قۆناغێک و تا چەند بەهۆی دانانی کامێرەکانەوە تیژڕۆی و خێرایی شۆفێران کەم بووەتەوە میوانێکمان لەگەڵ دەبێت ئەویش بەڕێز دکتۆر هێمن میرانی بەڕێوەبەری گشتی دیوان لە وەزارەتی ناوخۆ دکتۆر بەخێر بێت. زۆر سپاس. سەبارەت بە دانانی کامێرای خاڵ بۆ خاڵ تا چەند کاریگەری هەبووە لەسەر تیژڕۆی و کەمکردنەوەی خێرایی شۆفێران چ کاریگەریەکی باشی هەبووە لەو کاتەوەی کە دانراوە تا ئێستا؟ زۆر سپاس. دانانی کامێرەکانی تۆمارکردنی تیژڕەوی یان چاودێریکردنی تیژڕەوی بەشێکن لە پاکێجێک کە بۆ کەمکردنەوەی دەرفەتەکانی قوربانی بوون لە ئەنجامی خراپ بەکارهێنانی ڕێگەوبانەکان دەستی پێکراوە. پلانێکی جیهانی هەیە لەسەر 5 پایە کار دەکا کار لەسەرەوە دەکات تا ساڵی 2030 ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆ قوربانەکانی هاتوچۆ دەبێت 150 کەم بێتەوە. چەند بابەتێک لەو پلانە پەیوەندیان بە وەزارەتی ناوخۆ هەیە کە بریتین لە دروستکردنی یان ئەپدەیتکردنەوەی مۆدێلەکانی جێبەجێکردنی یاسا و ڕێنمایەکانی بواری هاتوچۆ کە هەندێکیان پەیوەندیان بە دانانی کامێرە هەیە، هەندێکیان پەیوەندیان بە هێلکاریکردن و بۆ یاخکردنەوەی شەقامەکان هەیە، هەندێکیان پەیوەندیان بە پێداچوونەوە بە مۆدێلەکانی دەرهێنانی مۆڵەتی شوفێری و ڕێنمایەکانی هاتوچۆ ئەو بابەتانە هەیە. ئەوەی دیارە ئێمە دەمانەوەی تەرکیزی لەسەر بکەین بابەتی کامێرەکانی تیژڕەویە. لە وڵاتانی دنیا چەند جۆرێک کامێرە دانراون، کامێرەی خولاوی پێ دەڵێن، کامێرەی جێگیری پێ دەڵێن، کامێرەی سەر ترافیک لایتەکان، دوایین ڤێرژن کامێرەی پۆینت تو پۆینتەکە لە هەندێک وڵات نزیکی 12 ساڵە جێبەجێ دەکرێت. پاش ئەوەی زانراوە کە کامێراکانی جێگیر بۆ نمونە بەشداریەکی زۆر کارایان لە کەمکردنەوەی تیژڕەوی نەبووە لەبەر ئەوەی شوفێر دەزانێت کە کامێرەکان لەکوێ دانراون، تەنیا کاتێک دەگاتە پێش کامێرەکان واز لە تیژڕەوی دێنێ سیارەکەی هێواش دەکاتەوە، دوای هەر لە کامێرەکە تێپەڕی دەست بە تیژڕەوی دەکاتەوە. بۆی ئەوانەی زیرەک بوون لە مەجای متابعکردنی تیژڕەوی هاتوون کامێرەی ئەوی پێ دەڵێن ئەڤریج سپید کامێرەی تۆمارکردنی خێرایی یان هەندێک جار پێ دەڵێن پۆینت تو پۆینت کە لە ماوەی 2 پۆینتە خێرایی شوفێرەکان دەپێوێ و مامەڵەیەکی ئەلکترۆنی لەگەڵی دەکات. هەڵبەت بە جۆرەی توێژینەوەیە کە لە زۆربەی ئەو وڵاتانەی کامێری پۆینت تو پۆینتیان بەکارهێناوە ئەنجامەکانی ئەوەیە کە دەڵێ 95 ڕووداوەکانی هاتوچۆ لە ئەنجامی دەست بەکاربوونی کامێرەی پۆینت تو پۆینت لە وڵاتانە بەرهەمەکەی هەبوو. ئێستا ئێمە لە 2 پۆینت لە هەرێمی کوردستان لە جادەی تا دەگاتە دوکان لە تاسلوجە تا دوکان لە سلێمانی، لە هەولێر لە پۆینتێکی 120 خۆشبەختانە ئەگەر هەر بەس بۆ لەوەی 120 هەولێر بۆ نمونە بەس بۆ متابعکردنی شەقام بڕۆی لەوێ سیارە لێ بخڕی ئەوەندە بە جوانی شوفێرەکان لە نزیک یەکتری دەڕۆن دەتوانێت سڵاویش لێک بکەیت لەبەرەوەی ناتوانن لە 110 کیلومتر لە کاتژمێرێک زیاتر لێ بخڕن چونکە دوای بۆیان تۆمار دەکرێت. ئەمە لە ڕێگەی سلێمانیش بە هەمان شێوەیە. ئەو بەڕێزانەی کە بەردەوام هاتوچۆیان هەبووە لە ڕێگەی سلێمانی لەو ماوەی ڕابردوو من پەیوەندی زۆرم پێوە کراوە کە پێیان وا بووە تیژڕەوی کەم بۆتەوە، سەرکێشی کەم بۆتەوە، ڕەماش لێدان لە دوای یەکتری کەم بۆتەوە، جگەلەوەی بە جۆرەی بە دوواداچوونی هاتوچۆی سلێمانی هیچ ڕووداوێکی هاتوچۆ لەو ماوەیە پۆینتە ڕووی نەدا نەبووە، ینی لەو کاتەوەی کە ئەو خاڵ بۆ خاڵە دانراوە لەوەی 120ش ینی لە هەر شوێنێک کە دانراوە بە تەواوی کۆنتترۆلی ڕووداوەکانی هاتوچۆ لەو پۆینتە کراوە ئەوەی کە خاڵ بۆ خاڵ ئەوەی بۆی دانراوە. ینی باشەکەواتە ئەگەر وا بێت ئەوە بەرهەمەکەی بێت زیاتریشی دەکەن. نەخۆ پلانەکە دیارە، پلانەکە کامێرەی پۆینت تو پۆینت بۆ شەقامەکانی دەرەوەی شار و شەقامە خێراکانە تەنها، بەڵێ بۆ ناو شار نییە بە هیچ جۆرێک، بۆ شەقامە قەڵەباڵغەکانی وەکو 6 مەتری و 100 مەتری لە هەولێر و 60 لە سلێمانی و 30 مەتری و 40 مەتری لە هەولێر نییە. ئەمانە
یان پێویستیان بە کامێرە نیە لە ئەنجامی قەڵەباڵغیان لەو شوێنانەی کە تیژڕەوی هەیە و ڕووداوی هاتوچۆ تۆمار کراوە پێویستیان بۆ دەبێت کە کامێرەی خولاویان بۆ دادەندرێت یان کامێرەی ینی ئەم قۆناغە تەواو ئەوە تەسبیت بووە قۆناغی دومی هەیە لە کامێرە خاڵ بۆ خاڵدا بندرێت کامێرەی خاڵ بۆ خاڵ ئێمە ئێستا لە شقامی ڕۆڤیا شقامی هەولێر دهۆک خەریکی ئامادەکارین چونکە ئەو یەک لەو شقامانەیە کە بە بڵێن زۆر بەباشی دروست کراوە بەڵام ئەگەر کۆنتترۆلی خێرایی نەکرێ قوربانی دەبێتەوە قوربانیانەی لە چەند ڕۆژی ڕابردوو بەداخەوەیان لە شقامی هەولێر لە دۆک مووسڵ بینیمان زۆر باشە یان ئەوەی کە ئێستا ئەو بەدۆداچوونتان بۆ کردووە کامێراکان جێژیر بکرێن لەو ڕێگانە بۆی شۆفێران بزانن کە لەو شوێنە کامێرە هەیە یاخود بە جۆرێکی دیکە بێت ینی منی شۆفێر بزانم کە کامێرا لەوێ هەیە باشترە یان نەزانم بەپێی بەدۆداچوون وەزارەتی ناوخۆ لە بۆسە نییە بۆ ئەوەی خەڵکی خۆی غەرامە بکە ئەوەی پەیامەکە هەیە هاوڵاتی یان شوفێر دەبێ مێشکی خۆی وا دیزاین بکە کە لەو دەقەی شوفێری دەکا سیت بێڵتەکەی ببەستێ بۆ ئێستا پۆلیسی هاتچۆ بە دوواداچوون بۆ بەستانی پشتێنەی سەلامەتی دەکە بۆ ئەوەی ئەمە وردە وردە ببێتە کولتور کە تۆ لێ نەخوڕی تا پشتێنەی سەلامەتی نەبەستی دوو لە ناو شار نابێ لە 60 کیلۆمەتر لە کاتژمێرێک زیاتر تێ بپەڕێنی ئەگەر کامێرا هەبێیان نا لە شقامەکانی هەولێر کە شقامی خێرای پێ دەڵێن بۆ نمونە 120 و 150 تیژ ڕەوی مۆڵەت پێدرا و 110 کیلۆمەتر لە کاتژمێرێک کامێرە هەبێیان نا دەبێ خۆت وا دیزاین بکەیت کە ناتوانین لەوەی زیاتر تیژڕەوی بکەیت لە شقامەکانی دەرەوەی شار ئەوەی پێی دەڵێن ناشنال سپید یان خێرایی نیشتیمانی 100 کیلۆمەتر لە کاتژمێرێک واتە هاوڵاتی پێویستە وا شوفێری خۆی ڕۆژانە پلان بکە کە کامێرای لێ دیار بێ یانە ناتوانانی لەمە زیاتر خێرا تێپەڕێنێ هەڵبەت بە تۆپۆگرافیای کوردستان بە تەمەشاکردنی شقامەکانی کوردستان ئەو بەرنامەیە دانراوە یانی ڕەنگە یەکێک لەوانەی ئێستا پرسیار لە من بکە ئەی بۆ لە شقامی وڵاتێکی وەکو ئەڵمانیا هەندێک زادەی هەیە کە دەتوانی بە ئارەزووی خۆت لێخوڕی ئەمە بەڕاستی دەستنیشانکردنی خێرایی پەیوەندی بە مەسلەی جوگرافیاوە هەیە بە مەسلەی تۆپۆگرافیاوە هەیە یعنی شقامەکانی کوردستان بەشی زۆریان بەهۆی هەڵکەوتەی جوگرافی کوردستانەوە شقامی زۆر ڕاست و ڕازنین بۆ نمونە باشە لەبەرەوەی بەرزی و نزمی تێدایە دەبێ خێرایی یەکدا بندرێ کە باشە شوفێر بتوانێت کۆنتترۆلی خۆی لەدەست نەدا بە کورتی دەمەوێت هەر لەبارەی کامێرە خاڵ بۆ خاڵ لەوەی کە چ سەرپێچێک جگە لە خێرایی چ سەرپێچێک تۆمار دەکات پاشان دەچینە سەر بابەتێکی دیکە ئەویش خنکانە گەشتیاران کە دێن ئەوانەی کە لە ئەودا دەخنکێن و بەرگری شارستانی تا چەند ئامادەکاری بۆ ئەوە کردووە دەمەوێت بڵێم لە کامێرای خاڵ بۆ خاڵ ئەو سەرپێچیانەی کە تۆمار دەکرێن چین جگە لە خێراییەکە کامێرەکە زۆر سەرپێچی دەتوانانی تۆمارکە پارە ژماردنی تۆمار کردووە لە چەند ڕۆژ ینی بەڕاستی ڕاز نییە کاتێک کەسێک شوفێری بکە و پارە بژمێرێ کەسێک شوفێری بکە بۆ نمونە ئەوەندە قەڵەباڵغی لەناو لە شوێنی شوفێر و لە شوێنی سەکنە هەیە ئینسان بەزەی بۆ خانەوادە دێتەوە کە لەناو ئەو سیارەن و ئەو شوفێرە وا بێباکانە ژیانی ئەوانەی خستۆتە مەترسیەوە بەکارهێنانی مۆبایل غەرامەی لەسرە نەبەستنەوەی پشتێنەی سەلامەتی غەرامەی لەسرە تا ئێستا خۆ کامێرەکان بەڵام کامێرەی مۆدرنن دەتوانری بۆ نمونە سەبسکرایبی شتی دیکەشی بۆ بکەیت دەتوانێت ئەگەر کەسێک بۆ نمونە لە زیاتی ئەوەی لە شوێنی شوفێرنا تەنی شوفێر ئەگەر دوو کەس دانیشت بێ دەتوانێت غەرامەی بۆ بنووسیت چونکە ڕێگەی پێنەداوە بەڵام جارێ ئێمە نەچوونێتە ئەو قۆناغانە قۆناغی ئێستا قۆناغی تیژڕەوی قۆناغی بەکارهێنانی مۆبایل قۆناغی نەبەستنی پشتێنەی سەلامەتی دەرفەتم ژماردنی پارش ئەگە دەرفەتم دەی دەمەی لەسا ئەو دوو بابەتە قسە بکەم بە جوێرەی توێژینەوەی کە نەتەوەیەگرتوەکان ئاماژەی پێداوە زۆرترین قوربانەکانی هاتوچوو ئێستا هۆکارەکەی بەنگلیزی پێ دەڵێن دیستراکتیڤ دراڤینگ یعنی شوفێریکردن بەبێ ئاگایی هۆکاری یەکەمی شوفێریکردن بەبێ بێ ئاگایی لە ئاستی دنیا بەکارهێنانی مۆبایل و جوابدانەوەی تێکست و سناپکردن و ئەو دوو بەشی هەرە زۆری ئەوانەی لە ڕووداوەکانی هاتووە دەبنە قوربانی ئەگەر پشتێنەی سەلامەتیان بەستا بێتەوە ڕەنگە سیارەکان زەرری پێ بگا ڕەنگە خۆیان بە شێوەیەکی ینی با بڵێن بچووک بریندار بن بەڵام
گیان زەرر لە زەرری گەورە زۆر دەگەڕێنەوە. سەبارەت بە خنکان لە ئاوەکاندا بە تایبەتی ئەم ساڵ گەشتیارێکی زۆر ڕویان لە هەرێمی کوردستان کردووە وە کۆمەڵێک خەڵکیش خنکان بەداخەوە بۆ ئەمە بەرگری شارستانی چ پلانێکی داڕشتووە چۆن بەرەنگاری ئەم حاڵەتە دەبێتەوە چی کردووە؟ پێشتر لەسەر ئەمری جەنابی وەزیری ناوخۆ ئەو شوێنانەی کە مەترسی نزیک بوونەوەی هاوڵاتی و گەشتیاری تێدا با بڵێن ساینی لێ هەڵواسراوە یان هەندێک تابلۆ شتی لێدا دانراوە بەڵام بەهۆی زۆربوونی گەشتیار و بەرزبوونەوەی پلەی گەرما و هەندێک زار ناهۆشیاری بەداخەوە هەندێک لە خانەوادەکە نزیک دەبنەوە لە جۆگە و گۆم و دەریاچە و ئەو شوێنانەی ئاوی لەیە یان لە ئەنجامی ئەوەی کە هاوڵاتی جیاوازی نەکردووە لە نێوان مەلەکردن لە مەسبەح لەگە مەلەکردن لە جۆگەیەکی خێرا بەداخەوە ئەمە لە ماوەی ڕابردوو ژمارەیەکی زۆری قوربانی هەبوو. هەر لەسەر ئەمری جەنابی وەزیر لە چەند ڕۆژی ڕابردوو هەموو بەڕێوەبەرایەتەکانی بەرگری شارستانی راپۆرتی خۆیان ئامادە کردووە شوێنەکانی ئەوەی مەترسی هەیە دەستنیشان کراون پێداویستەکان چی پێویست بێ بۆ ڕزگارکردن لەو شوێنانەی کە مەترسین حازری کراوە تیمەکانی بەرگری شارستانی خراونەتە حاڵەتی ئامادە باشی لەو شوێنانە بەڵام بەڕاستی نەتیمەکانی بەرگری شارستانی نە هەموو وەزارەتی ناخۆ بەبێ هاوکاری هاوڵاتیان ناتوانێت هیچ بکەن چونکە ژمارەی گەشتیاران زۆر زیاترن لە ژمارەی کارمەندانی بەرگری شارستانی. ئێمە داوا لە هاوڵاتیانی خۆشەویست دەکەن کە نزیک نەبنەوە لە ڕووبار و لە جۆگە و لە گۆم و لە شوێنانەی کە ئاوی لێدا پلانێکی قەدەغە بکرێت تۆزێک زەحمەتە تۆ بتوانانی هەموو شوێنانە لە خەڵک قەدەغە بکەیت بەڵام مەسئولیەتی حکوومەت لەوەیە کە ئاگادارکردنەوە بڵاو بکاتەوە ئەو شوێنانەی کە مەترسی ئاوەکە خێرا یان قوڵە دەبێ با بڵێن ئاماژەی لێدا بزرێ و تیمەکانی بەرگری شارستانی لە شوێنانە ئامادە بن بەڵام جاریش دەکەمەوە ڕای نیگەرانیمان لەو ژمارە زۆرەی کە بوونە قوربانی داوا لە هاوڵاتیانی خۆشەویست دەکەن کە هاوکاری تیمەکانی بەرگری شارستانی بکەن پابند بن بە ڕێنمایەکانی خۆپارێزی نزیکی ئەو شوێنان نەبنەوە چونکە بەڕاستی کارەساتە تۆ لەو ماوەی ڕابردوو ژمارەیەکی یەکزار زۆری هاوڵاتیان و گەشتیاران و میوانان بووینە قوربانی. بەڕێز دکتۆر هەمین میرانی بەڕێوەبەری گشتی دیوان لە وەزارەتی ناوخۆ سپاس ماندوومان کردیت. سپاس بەوێ بەڕێز.